سلااوتەن لێبێ من ئارمانم لە پەیمانگەی ئارتیڤای لەگەڵتانم پرسیار وەڵاممانەیە لە خوێندکارانی پەیمانگە ئارتیڤای دەکەین فەرموون لەگەڵمان بن. ئێمە پرسیارێکمان هەیە لە ماوەی 30 چرکەدا ئەگەر زانی خەڵاتت دەکەین. پرسیارەکەمان ئەوەیە پەیمانگەی ئارتیڤای چەند بەش پێک دێ و ناوی بەشەکانیش بەم پێ بڵێ و هەروەها 30 چرکەت هەیە ئەگەر زانی خەڵاتت دەکەین. 1 2 3 پەرستاری فارماسی، پشکنینی چاو، جوانکاری پزیشکی، ئایتی، کاریگەری، ماون کاریگەری و بزنس ئۆفیس ئەوە یەکە. دەی زیاتر 10 ثانیەت ماوە کۆمەڵێکم گوتوونە بەڵام لە 12 بەش پێک دێ وەختەکە تەواو بوو. دەست خۆش پێ زۆر سوپاس. سڵاوتان لێبێ چۆنە باشن ئەحواڵتان چۆنە سەرچاوەکانم. ئێمە پرسیارێکتان لێ دەکەین ئەگەر زانیتان خەڵات دەکەین. پرسیارەکەشمان دەڵێ پەیمانگەی تەکنیکی و پشی ڕاپەڕی لە چەند بەش پێک هاتووە و ناوی بەشەکانیشمان بۆ بڵێ و هەروەها 30 چرکە شتەیە. ئەگەر زانیتان ئاسانکاریش بۆتان دەکەم لە 12 بەش پێک هاتووە ناوەکانم بۆ بڵێن 1 2 3 پەرستاری، دەرمانسازی، بزنس، ئایتی، تاکردنەوەی ئۆتۆمۆبیل، کارگێڕی، هەواگۆڕکێ، کارگێری و بزنس هەوا گۆڕکێ، هەروە بێتەوە جوانکاریم گوت بیڵێ دەی پێش جوانکاری، شیکاری، تاقیگە بەڵێ پێنج چرکەتانمەوە چاکردنەوەی ئۆتۆمۆبیل ئەوە گوتتان چاکردنەوەی ئۆتۆمۆبیلیشم دیزاینی جلوبەرێک وەختەکەتان تاوە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن. زۆر سپاس. سڵاوتان لێبێ باشن کاغارمانجان بەخێر بێ سەرچاوان. زۆر سپاس مەمنون. پرسیارێکت لێ دەکەم ئەگەر زانی خەڵاتت دەکەین لە ماوەی 30 چرکەت هەیە. پرسیارەکەشمان دەڵێ پەیمانگەی ئارتیڤای لە چەند بەش پێک هاتووە و ناوی بەشەکانیشمان بۆ بڵێ. ئامادەی؟ دەکرێت ناوی بەشەکان تۆم دوای ژمارەکەت پێ بڵم؟ ئاسەیە. ئێستا ئامادەی؟ لە ساڵی ینی لەو ساڵە بۆ حیساب کۆمەنیە هەموو بەشەکانم بۆ بڵێ. باشە. پشکنی 1 2 3 پشکنینی چاو، دەرمانسازی، پەرستاری، کارگێڕی کار، تەکنۆلۆژیای زانیاری، بەشی جوانکاری و بەشی ئایتی. زۆر باشە. هەر یەکە یەک شتە زۆر باشە. تاو ماون ئاسانکاریشت بۆ دەکەم دیزاین و ئاڵگۆڕی هەوا. وەختەکە تەواو بوو. سڵاوت لێبێ چۆنی باش حاڵ چۆنە سەرچاوەکانم. ئەو خەریکی چی؟ وڵی سەرقاڵین بە پێشوازکردن لە خوێندکارانی خۆشەویست بۆ ساڵنی خوێندن. زۆر باشە. ئەمە پرسیارێکمان دەتوێ هەیە پرسیارەکەشمان لەبارەی پەیمانگەی ئارتیڤایەوە. پرسیارەکەشمان دەڵێ ناوی بەشەکانی پەیمانگەی ئارتیڤایم بۆ بڵێ و لە چەند بەشیش پێک هاتووە. ئامادەی ئێستا دەست پێ بکەین لە ماوەی 30 چرکەت بەردەستە. ئامادەی؟ 1 2 3 دەستمان پێگرت. بەڵێ بەشی پشکنینی چاو، جوانکاری، پەرستاری، دەرمانسازی، تەکنۆلۆژیا تاقیگەی پزیشکی، هەواگۆڕکێ، بەشی ڕێستۆران و هۆتێل، دیزاینی جلوبەرێک و هەروەها لە چاکردنەوەی ئامێرە ئەلکترۆنیەکان، خزمەتگوزاری ئۆتۆمبیل. زۆر باشە. وەبزانانێکم ماوە ئایتی ماوە ئایتیش. زۆر باشە. دەست خۆش بێ عەزیزی. خەڵاتەکەشمان فەرموو پیرۆزت بێ. زۆر سپاس. دەست خۆش بێ. سڵاوتان لێبێ باشن ئەحواڵتان چۆنە سەرچاوەکانم. ئەوە خەریکی چین و یاریکی دۆستانەمانەیە لە نێوان خۆماندا ڕێکمان خستۆ خۆمان ناماڵەکەین بۆرە دۆستانەکەمان. زۆر باشە. ئەمە پرسیارێکت لێ دەکەم لە بارەی پەیمانگەی ئارتیڤایەوە. پرسیارەکەشمان دەڵێ ناوی بەشەکانی پەیمانگەی ئارتیڤای لە چەند بەش پێک هاتووە و ناوەکانیشم بۆ بڵێ و کاتیشت 30 چرکەیە 30 چرکەت لە بەردەستە. ئامادەی؟ 1 2 3 دەست پێکاتوە. بەڵێ. دەرمانسازی، پەرستاری، جوانکاری، تاقیگەی پزیشکی،
پشکنینی چاو خزمەتگوزاری ئۆتۆمبیل گەرمکردن و ساکن و هەواگەڕکێ ئایتی دیزانی جلوبەرێک هەواگۆڕکێ بەستن و ئەو هەر وەگرۆکە دووجات گوت بەستن و چاکردنەوەی ئەلکترۆنیاتی ئۆتۆمبیل پێنج چرکەتەوە کارگێڕی کار وەختەکەت تاوە نەتزانی دەست خۆش بێ سڵاوت لێبێ باشی حواڵەت ئەوە خەریکی چی؟ دەرس خوێندن و ڕێستینگ و زۆر باشە ئێمە پرسیارێکمان لەکوێ هەیە دەربارەی RTVI پەیمانگای RTVI پرسیارەکەشمان دەڵێ پەیمانگای RTVI لە چەند بەش پێک هاتووە و ناوی بەشەکانیشمان پێ بڵێ و کاتەکەشت سی چرکەیە ئەگەر زانیت خەڵات دەکەی 12 بەشە و ڕاستە بە دەست پێ بکەین ئامادەی 1 2 3 12 بەشە پەرستاری دەرمانسازی ئایتی هەواگۆڕکێ پشکنینی چاو باشە چیکە بوو 15 چرکەتمەوە هەواگۆڕکێ دە چرکە دەی وڵای نازانم هەڕەوەندا دیزاینی کاتەکە تاوا بوو دەست خۆش بێ بەهیوای سەرکەوتن زۆر سپاس لەگەڵمان وارن با بچینە کافتریای پەیمانگا سڵاوتان لێبێ باشن ئەحواڵتان چۆنە ئاسەیە دانیشم ئەحواڵتان چۆنە خەریکی چین هەڵا دانیشتوین بۆ خۆمان قسان دەکەین زۆر باشە ئەمە پرسیارێک لێوە دەکەم لەبارەی پەیمانگای RTVI-ەوە پرسیارەکەشمان ئەوەیە دێڵێ پەیمانگای RTVI لە چەند بەش پێک هاتووە و ناوی بەشەکانیشمان بۆ بڵێن و هەروەها لە ماوەی سی چرکە ئەگەر زانیتان خەڵاتتان دەکەین ئامادەن 1 2 3 لە 12 بەش پێکاتوە پەرستاری و دەرمانسازی و بەشی ئایتی و بەشی دیزانی جلوبەرگ و جوانکاری و تاقیگە و کارگێڕی کار و خزمەتگوزاری ئۆتۆمبیل خزمەتگوزاری هۆتێل و ڕێستۆران بەڵێ و چاکردنی ئامێرە ئەلکترۆنیەکان زۆر باشە دیزاین جلوبەرگن گوتوازڵام بەڵێ پێنج چرکەتمەوە کارگێڕی کارم گوت دەست خۆش بێوڵان دوو دانت مابوون سڵاوت لێبێ باشی حاڵت چۆنە ئێمە پرسیارێک لێ دەکەین لەبارەی پەیمانگای RTVI-ەوە پرسیارەکەشمان ئەوەیە دەیڵێ پەیمانگای RTVI لە چەند بەش پێکاتوە و ناوی بەشەکانیشمان پێ بڵێ و هەروەها سی چرکەت بەردەستە ئەگەر زانی خەڵاتت دەکەین ئامادە ئێستا 1 2 3 پەرستاری دەرمانسازی جوانکاری دیزاینی جلوبەرگ و کارگێڕی ئایتی خزمەتگوزاری ئۆتۆمبیل بەستن و سەرکردنەوە و بەستن و هەواگۆڕکێ و سارکردنەوە و خزمەتگوزاری ئۆتۆمبیل چاکردنەوەی ئامێری ئەلکترۆنی تاقیگەی پزیشکی پشکنینی چاو و دیزاینی جلوبەرگ و ئایتیش زۆر باشە دەست خۆش بێ دیارەکەمان بێنن فەرمو و پێشکەشت بێ زۆر سپاس بە هیوای سەرکەوتن سڵاوتان لێوێ ئەحواڵتان باشن ئاسەیە دانیشتم ئەحواڵتان چۆنە ئێمە پرسیارێکمان هەیە لەبارەی پەیمانگای RTVI پرسیارەکەشمان ئەوەیە دەڵێ پەیمانگای تەکنیکی و پیشەی ڕاپەڕین لە چەند پەش پێک دێ و ناوی بەشەکانیشمان پێ بڵێ و هەروەها کەم ساڵشکراونەوە یان بەسپەر لەگەڵ ئەم ساڵیش و هەروەها لە سی چرکەت بەردەستە ئەگەر زانی خەڵاتت دەکەی ئامادە ئێستا 1 2 3 پەرستاری دەرمانسازی پشکنینی چاو شیکاریەکان تاقیگەی پزیشکی ئایتی کارگێڕی تەکنەلۆژیای زانیاری و ئەوەی خزمەتگوزاری ئۆتۆمبیل زۆر باشە سەردکردنەوە هاوسازی ئەوەی ئۆتۆمبیل و کاڵا ئەلکترۆنیەکان زۆر باشە ئەوە دوو جارە ئەوەی بانکەکان ئۆتێلەکان خزمەتگوزاری ڕێستورانت و بانک و وەختی تاڵ سڵاوت لێبێ باشی ئەحواڵت چۆنە ئەوە خەریکی چی؟ وڵا خەریکم ئەو مەرزەمەوەشتی بۆ خوێندکارەکان کۆپی دەکەم بۆیان ئامادە دەکەم زۆر باشە ئێمە پرسیارێک لێ دەکەین لەبارەی
پەیمانگای RTVI بەڵێ پرسیارەکەشمان ئەوەیە دەیڵێ پەیمانگای RTVI لە چەند بەش پێک دێ و ناوی بەشەکانیشمان پێ بڵێ و هەروەها سی چرکت بەردەستە ئەگەر زانی خەڵاتت دەکەین ئێستا ئامادەی ڕاستە ئێستا ئامادەی بەڵێ 1 2 3 دەرمانسازی شکار نەخۆشیەکان نێرسینگ IT بزنس دیزاینکردنی جلوبەرگ چاکردنەوەی ئۆتۆمبیل پشکنینی چاو سەرکردن شکاری نەخۆشیەکان ماوەند هەشت چرکت ماوە دەی هەروەندەم دەست خۆش بێ نەتزانی زۆر سپاس بە هیوای سەرکەوتن زۆر باش سڵاوتان لێبێ باش نەحواڵتان چۆنە سەرچاوەکانم مەمنون مامۆستاگەن چۆنی باش شەحواڵ چۆنە سەرچاوەکانم وەرزی ئەوە خەریکی چیت خەریکی داخلکردنی دێتای خۆی کارەمانی زۆر باشە ئێمە پرسیارێکمان هەیە ئەگەر زانیت خەڵات دەکەین پرسیارەکەشمان ئەوەیە دەربارەی پەیمانگای RTVI پەیمانگای RTVI لە چەند بەش پێک دێ و ناوی بەشەکانیشم پێ بڵێ و هەروەها لە ماوەی سی چرکە ئەگەر زانیت خەڵاتت دەکەین ئامادەی 1 2 3 لە پەیمانگای RTVI ئێمە 12 بەشی زانستیمان هەیە کە خوێندکار دەتوانێت تێدا تەقدیم بکات بەشەکانمان پێکهاتوون لە پەرستاری دەرمانسازی زانست تاقیگای پزیشکی جوانکاری پشکنینی چاو و هەروەها پاڵپشتی و چاکردنەوەی تەکنۆلۆژیای زانیاری IT کارگەڕیکار و ئۆفیس و هەروەها خزمەتگوزاری ئۆتۆمبیل دیزاینی جلوبەرگ و هەروەها چاکردنەوەی ئامێری ئەلکترۆنیک ساردی و گەرمی و هەواگۆڕکە و هەروەها چەند چرکم ماوە تاو سی چرکە کات تەواو بوو خزمەتگوزاری ئۆتۆمبیل مشکلە نییە یەک چرکەشتما هەبوو ڕۆیش زۆر سپاس دیارەکە بێنە فەرمامۆستاگیان سپاس عەزیزی مەمنونم دەست خۆش بە هیوای سەرکەوتن سەرچاوەکان ئێستاش کۆتاییمان هێنا لەو پرسیارانەی کە بۆمان دانابوون لە پەیمانگای RTVI من ئارمان زێباری لە پەیمانگای RTVI پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین ئامادەکردنی نەوەیەکی پیشەگەر بۆ بازاری کار